بەڵێبەرزان ئەمڕۆ بەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە سەبارەت بە ڕای فەرمی پارتی دیموکراتی کوردستان لە ڕاگەیەندراوەکەدا دەڵێت تەنها وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان تعبیر لە ڕای پارتی دەکات لە بەرامبەردا مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە هەمان شێوە ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە پەیوەندیدار بەوەی کە ئەو لێدوانانەی بەرپرسانی هەردوو لا دەیدەن یەکێتی دەڵێت کە ڕایەوانیش لە وتەبێژی مەکتەبی سیاسی وەردەگیرێەوە لەسەر پۆستەکانی سەرۆکۆمار و پێکێنانی حکوومەتی داهاتوو هەردوو لا لە ڕاگەیەندراوەکەیاندا قسەیان کردووە. من گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم سەبارەت بۆی کە یەکێتی و پارتی دوور کەوتونەتەوە لە یەکتر وە ئەم لێدوان و ڕاگەیەندراوانە بڵاو دەکەنەوە یاخود هەوڵێکە بۆ نزیک بوونەوە و ئایندەی پۆستی سەرۆکۆمار و بەشداری یەکێتی و پارتی لە پێکێنانی حکوومەتی نوێی عراقی چۆن دەبێت. ئەنوەر حسێن ڕۆژنامەنووس لە ستۆدیۆ لەگەڵمە زۆر بەخێر بێ کاکەنۆر. سەبارەت بە ڕاگەیەندراوەکەی مەکتەبی سیاسی یەکێتی بۆ پاش ڕاگەیەندراوەکەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان بوو تقریبا جۆرێک لە ینی ناوەڕۆکەکەی جۆرێک نزیکی هەیە لە یەکترەوە. زۆر سپاس لەڕاستیە بەهۆی ئەو بابەت و کێشانەی کە لە پەرلەمانی عێراق بەهۆی هەڵبژاردننی سەرۆکایەتەکانی پەرلەمانەوە ڕوویداوە گرجی و ئاڵۆزیەک دروست بووە لە نێوانی شێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان کە بێ بڵێن زۆرتریش لێدوانەکان سەرەتایە دەست پێشکەریەکانی لە پارتی دیموکراتی کوردستانەوە بوو بۆیە بەڕێز بارزانی ئەو ڕاگەیاندرەی ئەو ڕاگەیاندراویدا و ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەلالەتە لەوەی کەوان ئامادەن بۆ دیالۆگ و گفتوگۆ بەڵام مهاتەرات و ئەوەی کە ڕووی داوە بەشداری پارتی دیموکراتی کوردستان لە پرۆسەی دەنگدان با سەرۆکایەتەکەی پەرلەمان و با یەکۆتکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان دوو تێڕوان و دوو بیر و بۆچوونی جیاوازە نەک دوو خلافاتی گەورە دوو ئەجێندای جیاواز کە نەتوانن ڕێکەون لەسەر پرۆسی سیاسی لە عێراقا و پۆستەکانی کوردستان. پێم وایە ئەو دوو ڕاگەیانە هەردووشیان ئاکامەکەی ئەوەیە کە وەکو دانیشتانەی کە بازەکرێت لە بینی بەڕێز جەنابی باڤڵ تاڵەبانی و کاک مەسعود بەرزانی پێم وایە گەیشتونەتە ڕێکەوتنێکیان نەتایجێکی باش. کاگەنۆر پێشتر دەوترا کە ئەگەر جۆرێک لە لێدوان هەبوو بێت لە سەرەتای یەکلایکردنەوەی ئەو دوو کورسیەوە بوو کە دوو کورسی لە پارتی لا وەرگیرایەوە پێ ئەو تانانی کە درابوون ئەو کاتە هەندێک لێدوان درا دواتریش لە پێش ئەوەی کە بچن بۆ بەغدا هەردوو هێزەکە تا ڕادەیەک هەموو شتێکیانێک لا نەکردبەوە لێدوانی ناو بەناوی هەردوو لا بیسرا ئەبینرا ئەو شێوەیە بوو. بێگومان ڕاستە ینی کاکچی ئەم خلافاتانە کە دێتە سەر ئەم دابشکردنی پۆستەکان چ لە پرۆسی سیاسی لارەی کوردستانی لە عێراق گرژی و ئاڵۆزی زۆری تێکێ خۆ بە تەنایەکێتی و پارتی نین کە ئەم گرژی و ئاڵۆزیانە لە نێوانیاندا هەیە کە واردیشە مەسەلەن ببینە شیعەکان ماڵی شیعەکان چۆن دابش بووە و چۆن مەسەلەن وڵاتانی منتقەکە هاتوونە سەرخەت بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران بۆ یەخستنەوەی ماڵی شیعی و سونیەکانیش تەنانەت بوون بە دوو تەرەف لەبەرەوە ئەمە واردە. بەڵام گرفتەکەوەی ئەوەی کە بەڕاستی نیگەرانیەوەیە کە مەسەلەن پارتی دیموکراتی کوردستان هەمان پێم وایە هەمان سیناریۆکانی هەڵبژاردنەکانی 2010 دووبارە بێتەوە ئەو کاتەش کە بەڕێز کاک بەشیر دانرا بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان پرس بە یەکێتی نیشتیمانی کوردستان نەکرا بوو و یەکێتی لە پرسی سەرۆک کۆمار گرفتەکەی ئەوەیە کە یا باڵم بۆچوونەکەی ئەوەیە کە پێی وایە پرسی سەرۆک کۆمار پرس ئەمە پەیوەندی هەیە بە تەوزیعاتی پۆستە سیاسیەکان لە ناو کووردە لە عێراقا بۆ کووردە لە کوردیش بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانە و یەکێتی نیشتیمانی کوردستان یا با بڵێم بەڕێز باڤڵ تاڵەبانی بڕیارەدا کە ئێستا چێ سەرۆک کۆمار بێکەوە مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بڕیاری داوە بەڕێز بەرەم ساڵا بێ. بەڵام وترێتی زۆر تاکیدی لەوە کردەوە کە پۆستی سەرۆک کۆمار وەربگرێ باشتر بوو کە بەشداری دەنگدان بکا لە نێو ڕۆسی هەڵبژاردننی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی عێراق. لە ڕاستیە ئەمە کاکچیا پەیوەندی بۆ خلافاتانەوە هەیە کە پێشتر بۆ چوونێکە بوو کە کورد نەبێتە تەرەف لە بینی کێشەی ئێتیلافە یان بۆ چوونە جیاوازەکانی شیعە کە لە نێوان موقتەدا سەدر لەلایەک لیستی سایرون موقتەدا سەدر لەلایەک و گروپەکانی تر لەلایەک ئەمە واقعیەتەکە بوو کە حقیقەتەکەی ئەمە بوو. بەڵام پێم وایە پارتی دیموکراتی کوردستان لەبەرەوەی پێشتر ڕێکەوتنێکی هەیە لەگەڵ ڕەوتی سەدر بەشداری پرۆسەکەی کردووە و
پێچێ وعدانەی کە ڕەوتی سەدریش دابێتی وای کردبێ کە پارتی دیموکراتی کوردستان ئەو هەماهەنگی هەیە کە لە نێوان سەدر و بەڕێز بارزانانی یا پارتی دیموکراتی کوردستان و لیستی تەقدم و عەزم ئەمانە ڕێکەوتنێکە بە جۆرێک کراوە کە وەکو بازەکرێت بەشێکە لە ئەجێندای ئەمریکی تورکی ئیماراتی و دیوەکەی تریشی بەڕاستی بەشێکە لە ئەجێندای ئێرانی ئەمە واقعەتێکەیە کە ئەم هێزە سیاسیانەدا بەش بوون لە نێوان ئەم دوو ئەجێندایە بۆیە ئەم خلافاتانە ڕووەدا بەڵام هەردوو جەمسەرەکە چ جەمسەری ئێرانیەکان یا شیعەکان ئەکسەریەت و هەم جەمسەرەکانی تورکی و تا ڕادەیەک ئەمریکی و ئێستا ئیماراتیش هاتۆتە ناو ئەوەیەک هەردووشیانیانەوێ ئەم پرۆسە سیاسیە بە ئاکام گێنن بەبێ قەیران و ئاڵۆزی چ ئێرانیەکان و چ جێتی عەرەبی نایانەوێ عێراق بێ بە کێشە و مشکلە ناوێ پێیان وایە ئەبێ ئەم تەوازنە ڕاگرن بۆی کە قەیران و شەڕی ناوخۆ و کێشەوە دروست نەبێ و تا ڕادەیەکیش پێم وایە واردەکە کورد لەم بەرە لە نێوان ئەم دوو جەمسەرایە بێ من پێم وایە نەتیجەکەی شەرتە ئایا مەسەلەن نەتیجەکەی بۆ کورد چۆنە بێ نەک ئەوەی کە مەسەلەن پێمان وابێ کورد دەبێ یەک خیتابی هەبێ و من هیوادارم ئەمە کە کراوە تەوزیعی ئەدواریش بێ وەکو چۆن شیعەکانی جەماعەکەن مقتەدا سەدر بەوەی کە خۆی بە مەرجعی شیعی دەزانێ و تەنانەت سیستانیشی پێ مەرجع نییە بەڵام تەییدی ئەمریکەکان و بەجۆرە لە جۆرەکان عەرەبستانی سعودی و ئیمارات دەکا بۆچی ینی تەبیعی نییە ئەوان تەوزیع ئەدوارکەن وکە دێتە سەر مەوزوعی پێک هاتەی ئیتنی لە عێراقا مقتەدا سەدر لە مالیکی شیعیترە وکە دێتە سەر مەوزوعی تایفی لە عێراقا حەلبوسی سنیترە لە مەشهەدان باشە بەڵام ئەگەر وا ژوێنێک ینی دیوەکەی تریشی ببینین بە بایکۆتکردنی یەکێتی و چوارچەوەی هەمانگیش ڕەنگە دیوەکەی تری و سیراعەبێک کە تۆ باست کرد بەرەی ئەمریکی سعودی تورکی ئیماراتی لە بەرامبەریش دابەرەکەی تر ئایا بەو شێوەیە ئەزانین کاکچیا لە ڕاستیە عێراق یعنی کۆنتترۆلی سیاسی و داڕشتنی هەیکەلە و تەنزیمی عێراق لە دەزەم هێزە سیاسیانەیە نییە بە پلەی یەکەم ئەوەندەی ئەجەنداکە دەرەکی دایە ڕێژێ ئەمە یەک دووەم و یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وا بۆکەوان نابێ بەشدار بن لەم خلافاتی شیعیە و تەنانەت ئەمە لە قازانجی کورد بوو و یەکێتی نیشتیمانی کوردستان بایکۆتەکەی لەسەر ئەوە نییە کە پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتووە لەگەڵ سەدر یان بە جۆرە لە جۆرەکان ئەم گرفتەکەی وەیە کە ئێمە پێمان وایە ئێمە نەبین بە کێشە لە نێوان ماڵی شیعی لە نێوان سەدر و گروپەکانی سەر بە مالیکی و فەتح و عامری و چی ئەمە ڕاستی خۆی ئەمەش حقیقەتەکەیەتی ئێمە بۆچی مەسەلەن ئەو بێن لە هەڵبژارنی ڕابردوودا ئێمە مەسەلەن شیعەکان بە کوردیان وتیان ئێوە خۆتان کاندیدەکانتان بێنن لە ناو پەرلەمان ئێمە ڕێی ئێمە چێمان پێخۆش بوو دەنگە دەین بەوە وە باشیان کرد کۆتکردنەکەی یەکێتی نەچۆتە چوارچێوەوەی کە لەگەڵ چوارچێوە مانگی بێت و ئەوان یەک بەرە بنیان لە پرۆسەکانی داهاتوو شتێکی ترە بینی من پێم وایە لەو دانیشتنی کە لە نێوان جەنابی باڵ تاڵەبانی و جەنابی بارزانی بەڕێوەچووە بارزانی ڕازی بۆ بۆی کە کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرەم ساڵە بێ و خلافیان نەبێ معلوماتی پێم وایە وە پێم وایە پۆستە سیادیەکانی عێراق سەرۆکی پەرلەمان هەلبوسی و خۆیمێنێتەوە و پێم وایە خودی کازمی وەکو خۆیمێنێتەوە لە سەرە گۆزیران و بەڕێز دکتۆر بەرهەمیش وەکو سەرۆک کۆمەڵ لە شوێنی خۆیمێنێتەوە لە کاتێکە پێم وایە ئەمە لە قازانجی کووردە و بۆ نمونە مقتەدا سەدر ینی هەردوو ڕاگەندراوەکە بۆ ئەمە بووە کە لێدوانی زیاتر نەدرێەوە بشێتی و پارتی زیاتر دوور نەکەونەوە لە یەکتر یان بە دیوێکی ترە جۆرێک لە تابیریان شتی تریان لەسەر وت کە ڕاگەندراوەکەی مەسعود بارزانی زیاتر بۆیە کە هێشتا پۆستی سەر و کۆمارێک لا نەبووەوە چون کاندێک لە وەرپرسانی پارتی باسییان کردوتیان پۆستی سەر و کۆمار کاندیدمان نابێ بۆی پێم وایە کاندیدیان نابێ بەڕێز و شارزێباریشە من ڕاگەیان کە کاندیدیان نابێ و پێم وایە یەکەم و ئەخیر کاندیدی کورد بەڕێز بەرەم ساڵا بێت چونکە بەشێک لە کاندیدەکانی تری یەکێتی نیشتیمانی کوردستان پێم وانە خۆیان کاندید کەنیان بە پێویستیان نەزانیوە بڵێ چەند ناوێکی تریش هات وەکو کاندیدوانە ئەوە چی بوو لە ڕاستی ئەو ناوانە هیچیان بە ڕسمی ینی مەسەلەن چێ جەنابی مەلا بەختیار بۆ خۆی داوای نەکرد بوو بەشێک لە میدیاکان بانگەشیان بۆ کرد بوو و بەڕێز عەدنان موفتی خۆشی ڕایگەیان کە ئەو داوای نەکردووە و لە حاڵدا یەکێتی نیشتیمانی کوردستان کاکسی ئازادە لەوەیە کاندیدێک دوو کاندید سێ کاندیدیشی هەبێ بۆ سەرە کۆمار یعنی ئەمە تەبیعیە وارد
واردە بەڵام ئەم کاندیدانە ئەم کاندیداتارانە یەکێتی نیشتیمانی کوردستانەگە کاندید بن بۆ سەر کۆمار لە ناو سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر یەکلاکرێنەوە چێ دەنگیان پێدا ئەنجا کەسێک کاندید دەکەن بۆ ناو پەرلەمانی عێراق بۆی پەرلەمان دەنگی لەسەر بە بەڵام مادام ئەمە ڕووی نەداوە کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو مەکتەبی سیاسیش ڕایگەیاندووە کەوان کاکە کاندیدیان بەڕێز بەرهەم ساڵح ئەوە ڕاستەکە بەڕێز بارزانی خلافی هەبوو یا بۆ چوونی جیاوازی هەبووە لە سەرکانی دەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام قسەکەوەیەکە لە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەوە جگەلەوەی کە مەکتەبی سیاسی بڕیاردا خودی بەڕێز بابڵ تاڵەبانی بڕیارەدا کە چێ کاندیدا وەکو کەسی یەکەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و دووهەمیش پارتی دیموکراتی کوردستان ناخرێ خلاف و بۆ چوونی هەبێ ئەکرێ بەڕێز بارزانی و پارتی دیموکراتی کوردستان ڕوئیای هەبێت تێڕوانینی هەبێ بەڵام ئەمە کەی کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ چوونی هەیە لەسەر کاندیداتۆرەکەی ئەو بۆ جێگیری سەرۆکی پەرلەمان بەڕە شاخەوان عەبدوڵڵا یا هەر کەسێکی تر کە کاندیدیەکە ئەگەر ئەمە هەماهەنگیەکە بێ واردە بۆ پارتی دیموکراتی کوردستانیش بەڵام وەختێ پارتی دیموکراتی کوردستان جێگیری سەرۆکی پەرلەماندانێ بەبێ ئاگاداری یەکێتی نیشتیمانی کوردستان کەواتە هەموو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانیش واردە ئەمە یەک دووهەمیش یعنی ئەم ئیتفاقی کە کراوە پۆستی سەرۆکۆمار یەکسانە بە پۆستی سەرۆکی هەرێم لە هەرێمی کوردستان کاک لە ناو کووردا یعنی ئەمە براوەتەوە مەسەلەن لە سەردەمی جەنابی شتێکی تری شەڵێن لە 2010 تەنانەت بۆ پۆستی سەرۆکی هەرێمێکێتی ڕوای ڕوون نەبوو یا دنیان نەدا کە بیانی زۆر شتەوتێ لەم ماوەیە دڵنیام کە زۆر لەو سەرنجانت بیستووە کە ئەمە زۆرتر ناکۆکی نێوان دوولانەکە لەسەر دابشکردنی پۆستەکان و ڕێککەوتانی کە لە پێشترا هەبووە قسەی جیاوازەکرێت زانی ئەوە مەوزوعێکەیە کاک ینی ئەوە دروستە مەسەن خۆ ئەوانیش مەسەلەن بەڕێز بارزانی و پارتی دیموکراتی کوردستان تا ئێستا ڕازی نەبوون بە هەندێک وەزیری یەکێتی کە دەست بەکار بێ و یەکێتی نیشتیمانی کوردستان نەیکردۆ بە کێشە وەکو جەنابی بەڕێز ڕەوەندی مەلا مەحموود کە وەزیری هەرێمە بۆ کاروباری کێشە ناوچە لەسەرەکان یەکێتی نەشی کردۆ بە کێشە و هۆکارەکەشی چییە مەسەلەن بەڵام نەیگەیاندۆتە کێشە خۆ ئەگەر مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتەیە دەنگی نەدا بە هەرە لە دۆستە نزیکەکانی خۆی لە ناو پارتی دیموکراتی کوردستان کە بەڕێز نێچیروان بارزانی بوو بەڵام قسەکەوەیەکە ئەوە مۆزوعێکترە بەڵام مۆزوعی سەرۆکی هەرێم و سەرۆک کۆمار تەوزیعی ئەدوارە یا تەوزیعی پۆستە لە نێوان دوو هێزە کوردیەکەیە بە نەزەری من بەڵام بەهەرحاڵ ئەم کێشە و خلافانەکە هەیە من پێم وایە لە پۆستی سەرۆک کۆمار لە ماڕاتەگرم ببوورە ینی لە 2010 دوو کاندیدی جیاوازە بۆ پۆستی سەرۆک کۆمار ینی هەندێک گەر دابشکردنی پۆستەکان بێت تەوزیع بەوەکوی کە تۆ باسی کرد پێشتی زۆرشتی لەسەر وتراوە بە دوو کاندید نهاتن و ئێستا زۆر ینی ڕوون نییە کە بە تەنها دوو تۆ بەرهەم بۆ نمونە کاندیدی کورد دەبێ بۆ پۆستی سەرۆک کۆمار بەسم لەوەی ینی هێشتا یاریەکە ڕوون نەبووە ئەگەر دابشکردنی پۆستەکان پێم وایە کاکسیا من پێم وایە وەکوتیشم بەڕێز بارزانیش بەڵێنیەوەی داوە کە مەسەلەن تەیدی بەڕێز بەرهەم ساڵح بکە کاندیدەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکە مەسەلەن یەکێتی نیشتیمانی کوردستان کاندیداتۆرەکەی بەرهەم ساڵح براوەتەوە بەڵام من پێم وانێ پارتی دیموکراتی کوردستان وەکو 2010 کاندیدی هەبێ پێم وایە لەسەر ئەوە پارتی دیموکراتی کوردستان یا بەڕێز بارزانی خلافی نییە و ئەو دانیشتەی کە بووە لە نێوان بەڕێز بابڵ تاڵەبانی و بەڕێز بارزانی پێم وایە ئەو کێشەیە کۆتایی هاتووە و پێم وایە کاکسیا پۆستەکان و هاوکێشە سیاسیەکان عێراق و پێشوو بەڕێوەچێ وەزیرێک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و باقی وەزیرەکان و وەزیرێکی سیادی بۆ پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کە جێگیری سەرۆکی پەرلەمانیشی هەیە و پۆستەکانی تریش بە هەمان شێوە هێزە سیاسیەکان تەوزیعی ئەکەنەوە و گرنگترین خاڵیش ئەوەیە کە لە نێوان ئەو جەمسەرە سیاسیە ناوچەی نێودەوڵەتیانە ئەمریکا بەریتانیا ئێرانە تورکیا ئیماراتەوەیە کە ئەیانەوێ ئەم تەوازنی قوایە ڕاگرن لە قازانجی هیچیان نێتێک بچێ لە کاتێکە ئێران کە عێراق بەی خۆی زانێ وەزگۆ زۆرترین هەژمونی ئێرانی لە عێراق هەیە لە چاو وڵاتانی منتەقە پێی خۆشە کێشەکە بە ئارامی تێپەڕێ و هەر بۆیە لە دوای ئەو پرۆسی هەڵبژاردننی پەرلەمانی کە بەڕێوە چووە هەلبوسی داوات کرد قانی خۆی هاتوۆتە بەخا بۆی کە هێزە و ئێران ڕاستە ئەوێ هەژمونی خۆی لە عێراق بمێنێتەوە بەڵام نایەوێت پێکدادانی سەربازی و تەنانە بگاتە ململانی تو لەگەڵ وڵاتێکەکە باست کرد کەواتە ینی لە ڕۆژانی داهاتوو لە داریکردنی پۆستی سەرۆک کۆمار لە بەشداری پۆستەکانی کورد لە نێو حکوومەتی داهاتووی عێراقی جۆرێک لە هەمانگیە بینرێتەوە لە نێوانی یەکێتی و پارتی پێم وایە بە یەک گۆفت بەشداریەکەن یان چۆنە بێت
کاکسیە مەسەلەن هیچ حالێکی تر نیە، هیچ ئەڵتەرناتیڤێکی تریان نیە یەکێتی پارتی و ئەگەر ئەمە نەکەن ئەمە کاریگەری و ڕنگدانەوەی لەسەر هەرێمی کوردستانی ژەبێ و خلافەکان زۆرترە بێ و ڕەنگە پرۆسی هەڵبژاردنەکانی مانگی 11 دوا بکەوێت لە هەرێمی کوردستان و ڕەنگە خلافات و کێشەکان لە ڕنگدانەوەی هەبێ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش بۆیە پێم وانە هیچ ئەڵتەرناتیڤێکی تریان نیە. ئەمە دیوە واقعەکەیەتی لە بینی خۆیانە لە نێوان کورد و عەرەب، لە نێوان کورد و شیعە و سوننە یەکێتی پارتیەوە باش دەزانن کە تێڕوانینی شیعی و سنی بەرامبەر بە کورد تێڕوانینێکی ئیجابی نیە و لەو سەریشەوە ببینین کە داعشیش وەستاوە لەو دیو پەردەکەەوە لەو دیو لە پشتی سیناریۆکانە ئامادەجی هەیە ئەبێ ئەمانە لەبەر چاو بگرن و مەسەلەن ئەم پۆستانە نەکەنە ینی لە دوای ئازادی عێراق و عێراقی نوێەوە نانی یەکێتی پارتی پێکەوە بەشدار بوون لە حکوومەت لێرە پێکەوە حکوومەتیان پێکێناوە ساڵانێکی زۆرە حکومڕانیەکەن ئەنی باشتر نەبوو کە پارتیە جیانە بێ وەرەقی سیاسیانە بێ یاری گەورەترکەن لەو پێکەنانی حکوومەت و پۆستی سەر و کۆمار و پۆستە سیادانی کە لە عێراقەیە یا ئاوا بە پەرشوبڵاوی و لە ساتی لە کۆتایی یاریەکەیە بێن جۆرێک لە هەمانگی دروست بکەن باڵە دروستە ئەوی جەناب دێڵی دروستە. من پێم وایە یەکێتی پارتی ناتوانن بە یەکەوە بەردەوام ینی بە متەجانسی و یەکگرتووی کار بکەن، ناتوانن بە بەیەکیش کارکردن و میشان پرۆسە سیاسی ئەم کێشانەی کە هەیە دووبارە بێتەوە. من پێم وایە لە پرۆسە سیاسیەکانی ڕابردووشە لە هەرێمی شولو بەقاشا ڕوویداوە ئەزانی فاکتەرەکەی چیە ئوستاز یەکێ لە فاکتۆرە گرنگەکانی ئەوەیە غیابی کەسایەتێکی وەکو مام جەلالە. ینی ئەم غیابە مەسەلەن ئەبوو بەڕێز بارزانی ئەم ئەڵتەرناتیڤە ئەم ئەڵتەرناتیڤە بێ حەلی ئەم کێشانە بکە. یعنی مەسەلەن ڤیتۆ لەسەر کاندیدێکی یەکێتی نیشتیمانی کوردستان مانای ڤیتۆیە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان، چونکە ئەمە کاندیداتۆری ئەوە ناکرێت ئەم خلافانە بە خاترێشێک ئاوە ئیبراز و گەورەکەی وەکرێ ئەمانە بەدەری جەنابێت پێشەوەی بچێتە ناو پەرلەمان و پێشەوەی بگاتە میدیا ئەوانە حل بکرێت. زۆر لەلایەنە عێراقیەکان تەجروبان زیاترە چ لە ڕووی حکومڕانی چ لە ڕووی پێکەنانی حکوومەت تەنانەت لە سەرەتای بەشداری پێکەنانی حکوومەتی عێراقی تاکە لایەن یا تاکە پێکاتە و نەتەوەی ئامادە کورد بوو بۆ پێکەنانی حکوومەتی نوێ عێراقی دوای 2023 ڕاستە و بەڕاستی مەسەلەن یەکێتی پارتی جاری وای غەدرش لەم هێزانەی ترەکەن کە لەگەڵیانن ومثلا ئەم هێزانەی تر هەمیشە ئەم خیتابادەن هەمیشە ئەم گوتارادەن کاکە کە ئێوە ڕێک بنێمە لەگەڵتانین ئێوە لەسەر ختابێکی کوردی نیشتیمانی یەکگرتوو ڕێکمون لە بەغا ئێمە لەگەڵتانین پشتیوانیتانەکەین بەڵام ئێوە کە خلافەکانتان قوڵی بێتەوە بۆ شتی جیاواز ئێمە ناچارین بە جۆرێکی تکە بیکەینەوە خۆم بۆ چوونە واقعیە. بە نەزەری من ئەگەر یەکێتی و پارتی ئەم خلافانەی کە جەنابێتت پێش چوونە ناو هۆڵی پەرلەمان و پێش خلافەکانیان لەگەڵ شیعی و سونی ینی بۆ منی جێگای پرسیارە لە بەرامبەر کاکسیە ئەو هەموو کێشانەی لە منتقەکەیە هەیە یعنی ئەو هەموو هەژمونەی ئێران و تورکیا مەسەلەن تورکیا چاوەڕێی پاشەکشی ئەمریکایە بۆی کەرکووک و مووسڵ داگیر بکە. ئێران چاوەڕێی پاشەکشی ئەمریکای و کۆتایی هاتنی سەربازیەتی بۆی عێراق قوددا باشە. داعش چاوەڕێی پاشەکشی ئەمریکایە بۆی هەمووی کۆنتترۆل بکە کە لە هەموو ئەمانەیە گەورەترین قوربانی کووردە و بەشێکی زۆری ئەم نارانە فۆکەسیان لەسەر کوردستانە. بە دیاریکراوی بۆ نمونە ناوچە دابڕاوەکان کە نزیکی زیاتر لە 150 خاکی کوردستانیشە ینی ئەوە بەشێکە لەو مەترسیانی کە لەسەر کورد دروسە بێ لە ئەگەر بەو شێوەی کە تۆ سینارەکانت باس کرد و تەنانەت پۆستی پارێزگاری کەرکووکیژێکێکە لە ناوکۆکیەکانی نێوان پارتی وەکێتی ئەمەش حەل کراوە وەکو پۆستی سەر و کۆماریان هەرماوەتەوە بۆ کاتی خۆی. ئەزانی خۆی ئەمە بەڕاستی ئێمە بەڕسمی گوێمان لە وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان نەبووە لە بەڕێز کاک مەحموود بڵێ ئێمە پۆستی پارێزگارمانەوێ ئەین لە بۆچوونەکانی شاوتوێتی ئەمانە قابلی نیقاشە نێوتۆی ئێمە بەڵام لە تەحسیل حاصلە کە مەسەلەن ئەگەر بەپی چی ئەگەر بەپی ینی مەسەلەن بۆچی پۆستی پارێزگاری دهۆک بەر پارتی دیموکراتی کوردستان کەوتووە لە دوای ڕاپەڕین لە بەرەوەی پارتی دیموکراتی کوردستان ئەکسەریەتی ئەم شارە بووە ئەمە بۆ کەرکووکی ڕاستە خۆگە بەم هەڵبژارنەشەوە حسابی بکەیت ئەمە واقعێتەکەیەتی ئەسەلەن ئەکسەریەتی ئەمە هێناوێت یەکێتی نیشتیمانی کوردستان هێناوێتی داوە لەسەر ئاستی پارێزگاکان مەسەن سلێمانی هەڵەبجە کەرکووکی یەکێتیە مەسەلەن هەولێر و دهۆکی پارتی دیموکراتی دوولایانی کوردی تەنازل بۆ یەکتر نەکەن پارێزگارێکیان جێشتو بۆ پارێزگارێک بۆ وەکالەت و عەرەب ینی
خێوەنیە کە خەڵک ڕخنی جدیان لێ بگرێت بێگومان ڕاست ئەو بۆچی مەسەلەنەوە خلافێکی ینی بۆ چوونێکی جدیە بۆچی ئەگەر ئەم دوو هێزە لە بیدایەتی پرۆسی ئازادیەوە و لە دواتر و لە پاش پرۆژەی ڕفراندۆم خلافاتەکانیان نەبووایە کێشەکانیان هەلکردایە کەرکووک چ مشکل ئێستا شەگەرم سینناریوانە لە بەردەم عێراقابەیەک لە 100 لە بەردەم کوردیشە ینی چۆن دەبێت تۆ ئامادەگی تەواوت نەبێ پرۆژی تەواوت نەبێ خۆت ئامادەنەکەی بۆ سینناریوانی کە ئەگەڕوو بدەن لە ڕاستیە منیش پێم وایە ئەجێندایەکی وازە حیان وەڕوونیان نییە بۆ هەم ئەو قەیرانانە و هەموو ئەگەرە مەترسیدارانی کە من باسم کرد لە بەردەمایە کە خۆیان واناڵێن بەڵام ئێمە شایەدی ئەوەی 2014 لە کاتی هێرشەکانی داعش ڕەنگە هەرگیز حکوومەتی هەرێمی کوردستان تەوەقعی نەکرد بوو بە چاوەڕوانی کارەساتێکی وای ناکرد و من کارەساتە ئەگەری دووبارە بوونەوەی هەیە بەشار ئەسەد خۆیە لە 40,000 لە گروپی تیرۆریستی داعش گەڕانەوە بۆ عێراق و ئەم گەڕانەوەیان بە ئیمکاناتێک کە هێزی پێشمەرگە باسیەکە کە بەشێک لە هێزی پێشمەرگە سوپای عێراق لە بەردەستیان نییە ئەمە ینی مەسیجێکی واز حکاکتیا کە تێگەی ئەمە ئیمکاناتی لە بەردەستە گواستنەوەی لە سووریا و بۆ عێراق و کارەکەی چیە فاکتەرەکەی چییە چیە لە پشتێتی ئەجێندایەک لە پشتێتی و من قسەکەشم ئەوەیە ئەم ئەجێندایە ئەگەر چەنی فۆکەسەکەی لەسەر حەشدی شعبیە یا تێکشکاندنی هیلالی شیعیە کە نزیک بۆتەوە لە لوبنان و سووریا و دێتە مەسەلەن فیشخابور و شنگال و ئەوە تا ئەگاتەوە مەسەلەن کرماشان و تا ئەگاتە تاران ئەو هیلالی شیعیە ئەگەر داعش بۆ تێکشکاندنی ئەم هیلالە شیعیە و شکاندنی حەشدی شعبی بێ ئەوەندەش بۆ کووردە بۆ هێزی پێشمەرگەی کوردستانە و ئەم ئەجێندایە بەدەر نییە لە ئەجێندایەکی تورکی یعنی بە پلەی یەکەم ئەجێندای پشتیوانی لە داعش و پەلاماردانی هەرێمی کوردستان و عێراق بەدەر لە ئەجێندایەکی تورکی کە چاوی لە کەرکووک و مووسڵە وەکۆی کە لە ڕۆژاواش کردوێتی لە ڕێی گروپە مرتەزەقەکانیەوە ئەمە واردە و سەرکەوتنیشی کارێکی ناحەتمی نییە بە نەزەری من و بە تایبەتی کە ئەمریکا لە سەرزاری بایدنەوە ڕایگەیاندووکەوان هێزە سەربازیەکانیان لە عێراق کێشنەوە و مەسەل ئەڵتەرناتیڤی عێراق واز لە عێراق بێنە عێراق مەسەلەن خۆی دەوڵەتە سیادەی هەیە و ئێران هەژمونی کردووە و ئێران نەزانێم هەژمونە ئەگەر لە دڵی دەوڵەت لە دڵی عێراق شاب بە یەک بگەن ئەم هێزانە مەسەلەن حەشتی شعبی و داعش ئەوە ڕوبەڕووبوونەوەی تورکی ئێرانیە دوو دەوڵەت بەڵام ئەگەر لە هەولێر ڕووبدا چێ خۆیەکە بە بەرپرسیاری هیچ کام لە وڵاتانە نەک هەر خۆیان ناکەن بە بەرپرسیاری پشتیوانی ناکەن هەوڵی دامی ئەم گروپە تیرۆریسیان و گروپی ترەدەن بۆ تێکشکاندنی ئەم ئەزمموی هەرێمی کوردستان کەواتە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەبێت نەک لەسەر ئەم پرۆسە سیاسی کە لە عێراق هەیە لەسەر ئەم مەترسیانە بگوەستن کە مەترسی جددین باشە من دێمەوە سەر بابەتی پۆستی سەر و کۆمار ڕۆژانی داهاتوو چی دەبینین ینی سینناریۆی چاوەڕوانکراو لە بەردەم یەکلاکردنەوەی پۆستی سەر و کۆمار چی هەبێ من پێم وایە ئەوەندەی کەم زانم ئەوەی کە پێشتر ژوتم لە بەرنامەکە بەڕێز بارزانی وعدی بە بەڕێز جەناوی باڵ تاڵەبانی داوەکە کێشیان نەبێت لەسەر بەڕێز دکتۆر بەرهەم ساڵح ئەمە یەکەم دووەم ئەگە ئەم سینناریۆ سەرنەگرێت لە هەر حاڵدا یەکێتی نیشتیمانی کوردستان کێشەی نییە بە کاندیدی تر ئەگەر کاندیدی پارتی دیموکراتی کوردستان هەبێ هیچ کێشەیەکی نییەوە پێم وایە ئەمە تحصیل حاصلە ئەمە یەکسان نییە بەوەی مادام لە هەڵبژارنی دەستەی سەرۆکایەتی سەدر پارتی و حەلبوسی یعنی یەکسان بێ بە حەلبوسی عەزم خەمیس خەنجەر کە نزیکەی 200 کورسیان هێناوە بۆ ئەم سەرۆکایەتیە ئەوە یەکسان نییە بۆی کە پیان وابێ ئەو سینناریۆ بۆ پۆستی سەر و کۆماریش دووبارە بێتەوە ئەو یەکسان نییە ینی پێت وایە کە لە هەر حاڵەتێکا بێ پۆستی سەر و کۆمار بۆ یەکێتیە بێت کەسە بۆ ناوی حاکم ڕزگار دێت بۆ کاندیدکردن وارد بۆ پۆستی سەر و کۆمار تۆ توانی خۆتە بژێری تا هەشتی مانگی داهاتوو هەموو کەس کاندیدە بە پێی دەستوری عێراقی هەموو کەس دەتوانێت خۆی کاندید بکات باشە بەڵام لە نێو کاندیدیەک ینی یەکلاییکردنەوەی کاندیدی پۆستی سەر و کۆمار بۆ یەکێتیە بێ بێگومان وەکوتم ئەم پێکاتانە چ بەڕێز بەرەم ساڵە چ کازمی وە چه حەلبوسی وەکو ئۆسێ پێکاتەیە ئەمێننەوە وەگە بپرسی بۆ هێزە سیاسیەکانی کاندیداتۆرەکانیان لەسەر ئەمە ڕازین یەکەم یعنی سنیەکان ڕازین بە حەلبوسی و خاڵێکی پارادۆکس هەیە لێرە ئەوەیەکە
گروپی ناکۆچی مقتەدا سەدر و مالیکی کە دوو گروپی جیاوازی شیعی بیرەکەنەوە ئێرانی ئیماراتی یا ئێرانی تورکی تۆ نایە بنێ ینی مقتەدا سەد هەردووچیان موافقن لەسەر کازمی بۆ لەسەرەوەیەکە بەدیلێکی باشتریان نییە و هەردووچیان پێیان وایە کازمی توانێت خواستەکانی ئەوانی جێبەجێ بکە و بە تایبەتی کە کۆماری ئیسلامی ئێران ڤیتۆی نیە لەسەری ئەمە دوو سێم بەرەم ساڵح کامێنێتەوە وەکو کورد مەسەلە شیعەکان و سونیەکان و خودی ئەمریکیەکان و لەوەش گرنگترەوەیەکە ئێرانیەکان ئۆکەیان داوەتێ و پشتیوانیەکەن و وەکو تشمێکێتی نیشتیمانی کوردستان بەڵام هەندێک لە قیادە سیاسیەکانی عراقیڵن ئەو کاندیدانی کە ماون ئەوەی کە پشکی کوردە دەبێ بەرزانی یەکلای کاتەوە دنیا ئەو جۆرە لێدوانانش ئەمە مشعانجبوری لە وەکو کاندیدێکی سەربەخۆ کە ئێستا چۆتە پاڵ لیست تەقدم ئەم ڕاگەیان نێداوە پێم وایە ئەم قسانە زانی لە قسەی سیاسی ناچێت لە قسەی بازرگانێکە چێ یاریکردنە لە نێو ئەو دۆسیانی تیجارەت دەکا بەڕێز مشعانجبوری تیجارەت دەکا مەسەلەن لەم بینەیە ئەگەر نا ئەوە قسەیتیان نییە کە بە ڕێزبارزانی دەوری هەیە ڕۆڵی هەیە ئەتوانێت قسەی هەبێ واردە مەسەلە سەبارەت بە کابینی داهاتووی حکوومەتی عراقی ینی چاوەڕێی چییە کرێ چونکە زۆر قسە لەسەرەوە کرێت کە حکوومەتێکی جیاواز بێ حکوومەتێک بێ کە نا شەرقی و نەغەربی وەکو سەدر خۆی هەڵێ زۆشتی جیاوازە وترێت چاوەڕێ کرێت کە حکوومەتێکی زۆرینی نیشتیمانی وەکو سەدر کە دیعای بۆ کات بتوانێت شتێکی جیاوازتر لە کابینەکانی پێشووتر زانی کاک مقتەدا سەدر مێکێکە لەو سیاسیانەی پێم وایە بارودۆخی عێراق و ئەم وڵاتانی باش خوێندوێتەوە و ئەمە هەمانە وتارەیە کە خومینی لە هاتنە سەرکاری 1970 لە ئێران لا شەرقی لا غەربی جمهوری ئیسلامی ڕایگەیان ئەمیش هەمان قسەکە کە لە کاتێکە مقتەدا سەدر ڕۆژێک ئێرانیە ڕۆژێک تورکیە ڕۆژێک ئیماراتی ڕۆژێک ئەمریکیە وتەنان لە هەڵبژاردنەکانی پێشوو بات لەوەکرێت کە پارەی لە عەربستانی سعودی وەرگرتووە یاریەکە لەم بینەیە قسەکەی ئەو قسەیە بۆ چون نییە پێم وایە مقتەدا سەدر زۆر باش شعوری تاکی عێراقی خوێنێتەوە یاریەکە لەم کێشانەیە ئەوە یەک دووهەم کاکسیا ینی پێم وایە نە بۆ چوونێکی سیاسیە نەواقعیە و نە منطقیە گەر پێ دوابێ عێراق لەم بەهردۆخی ئێستای باشترە بێ و حکوومەتێک بێ نەجاتی بە و بتوانێت کێشەکانی کۆتایی پێبێنێ و بتوانێت بارودۆخ و ژیانی گوزەرانی کرێکاران و زەحمەت کێشان و خەڵک و سیستەمی سیاسی و گەندەڵی بنە بڕکا و هیچی ئەمانە ناتوانێت بکات باشە بەڵام بۆ کورد جیاوازترە کورد کێشی جیاوازتری هەیە لە هەر لە کێشەی پێشبەرگەوە ناوچەی جێناکۆک مادی 140 وەک گرفتی کێشەی بودجە کە ئەمانە گرفتی گەورن ینی ئەمانە چۆن چارەسەرەکە بوو لەم کابینەیە پێم وانێ چارەسەری بکە لە 1940 تەوە قودس کەوتۆ دەبەر دەستی ئیسرائیل بە 22 دەوڵەتی عەرەبی ناتوان وەریگرنەوە و بەم دوایانەش بینی مانگەورەترین تەحالفیان لەگەڵ ئیسرائیل ئەو جیاوازتر نییە ینی شتێکی جیاوازتر نەخێر زانین بۆچی جیاوازتر نییە جوولەکە لە سەراسی دنیا ینی شوێن نییە کە لۆبی بە قوتی بۆ بۆ کوردیش وایە ئوستاد من ئێستا پێشتر بۆم باس کردی تورکیا مۆسڵ و کەرکووک و جاروبار قسە کاڵە کە هەولێریژی منە کۆماری ئیسلامی ئێران لە تەوێڵەوە حتاوەکو نەجەف و کەربەلاڵێکی منە ئیماراتی ژەڵێ بەسرا و ئەوانە کوێ دەڵێ واقعەتی عێراق وایە لەبەرەوە پێم وانە و کێشانێکی هەیە حەل بێ و من هیوادارم بۆ چوونەکەی من غەڵەت بێ لە دوای پرۆسی ئازادیەوە ئێمە مادەی 140مان هەیە و ئەوەی جەنابیشت باسکە ئێمە نەگنێتوە نەماتوانی کەرکووک بجێڕینەوە ئێمە خانەقین و کەرکووک و چۆشمان لە دەستدا لەبەرەوە پێم وایە ئەم پرۆسەیەکی تاریخیە پێویستی بە ظروفێکی مەوزوعی ئاڵ و تەحولێکی گەورە هەیە لە منتەقەکە بۆی ڕووبدا ئەسڵن عەرەب نەک تەوەقوعیانە کرد کە قودس بگەڕێتەوە سەر فەلەستین ئەسڵەن تەوەقوعیان ناگرت کە بێ بە پایتەختی دەوڵەتی ئیسرائیل کەچی بوو کە چیتیشیان نەوت باش سەر کۆتایمەوەی کە دۆسەی سەرۆکاتی کۆمار و حکوومەت بە زووی لە کاوادی خۆی کۆتایی دێوە پێک دێن پێم وایە لەبەرەوەی وەکوتم ئێران تورکیا ئەمریکا ئیمارات و هێزەکانی تریش پێیان باشە کە ئەم کێشانە بە نەتیجە بگا و قەیرانەکان زۆرتر نەبێ بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران کە گەورەترین هەژمونی هەیە لە ئێرانە پێی خۆشە عێراق
بەم بارودۆخەی ئێستای بمێنێتەوە لە ڕووی ئەمنیەوە بۆ ئەو باشە و لە ڕووی اقتصادیەوە بارووی بەشێک لەو گەمار و حەسار و ئابووری و بارودۆخە ئابوووریەکە و پێشی وایە ئەتوانێت کازمی ڕامکە وەکو جەنابی دوتت دوێنێ هەر ئەمڕۆ مەسەلەن کۆماری ئیسلامی ئێران داواتی حەلبوسیەکە و پێم وایە پێشتر خلافیان هەبوو لەسەر بەڕێز بەرهەم ساڵح 6 مانگ لەوە پێش بۆ چوونی جیاوازیان هەبوو لە ئێستا بەڵام پێم وایە پێیان باشەکە ئەم بارودۆخەی عێراق لەمە زۆرتر و ئەوان چاوەڕوانی خاڵێکی گرنگ بۆ کۆماری ئیسلامی ئێران کە خۆی بە خاوەنی عێراق ئەزانێت کە خۆی بە گەورەترین هەژمونی منتقەی ئەزانێ چاوەڕێی کشانەوەی هێزەکانی ئەمریکایە بۆی بتوانێت باشتر ئەجێنداکی خۆی جێبەجێ بکە بەڵام دیار نییە ئایا پاش کشانەوەی ئەمریکا عێراق هاوشێوەی ئەفغانستانی لێدێ گروپێکی نادیار دێ کۆنتترۆلیەکە یان بارودۆخی عێراق لەمە ئێستا خراپترە بێ هیوادارم لەمە خراپتر نەبێ بەڵام من بەش بە حاڵی خۆم پێم وانێ عێراق لەمە ئێستا هەیە بتوانێت باشتر و یەکگرتووتر و تەسەور و تەوەقعی باشتری لێ حسێن ڕۆژنامە سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بسپاس بۆ بەشداریت زۆر بەخێر بێ